بهماهنگیا إدارة ساپاندی و ارتش عراقی حتی دادگاه و یاسانجی رول نمایه پشتی 16 اکتبر سال 2017 تعریب کردن دست به سرداگرتنا مال و ملک کردان نچار کردن وان که زوین خوچول بکن به هفکاری ارتش عراقی و اداره ساپاندی بگشتی لسنور پارێزگەها کەرکووکێ بەردەوامە و ڕۆژ بڕۆژێژی هەلبەت خراپترە ئەف نوچەیە بەردەوام دناو نوچەیەن مەدانە و عەرەبێن هاوردە هاتن زەوی وزارەی کوردا داگیرکردن کورد نەچارکردن هێرشی کورداکردن ماڵێن وان خراپکردن ئاڤاوان بڕی خزمەتگوزاری نینە ئەف نوچە بوونە ژڕێزێ پشتی 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 هەری داوی عەرەبێن هاوردە لە داقۆق چوونە و داخواز ji جوتیارên کردکردنە گوتنێ divêt hîn zewî zarê xwe berdin biçin çol bikin alûzî derketine diyare 10 gencên Kurda jî hatine desteserkirin bi biryara dadgehê ji hêjoyê mala Hesen Mihemed endamê berê encûmena parêzgeha Salaheddîn ji Silêmaniyê dipirsim lê ser vê pirsê hêjoyê mala zor bi xêrbeyî serçawan ew hemû bêserûberî û bêplanî û sapandin û terîbkirdinî berdewam û dest bi serdagirtinî zewî û zar neçarkirdinî Kurdan bû rakirdin emeyî duay 16 Oktoberî salê 2017 li Kerkûk û dewrûberî Pelkana û Daqûq û sergeran ew şwênane rû dedet em çi ye ta kê berdewam debêt زۆر سپاس دیارە حکومەتی عێراق لە دوای 16 ئۆکتۆبەری 2017 بە تایبەت حکومە محەلیەکان هاو دەنگن هاو ئاهەنگن لەگەڵ عەرەبە هاوردەکانە تەنها هەر کەرکووک نییە هەموو ئەو سنوورانەی کە بە سنووری جێناکۆک ناودەبرێت لە چوارچەوەی مادەی 140 چارەسەری بۆ دۆزراوەتەوە لە شنگالەوە تا مەنەلی ئەم کێشەیە هەیە ئەمە پێویستی بەوەیە کورد بە تایبەت حکومەتی هەرێم کە هەیئەتێکی هەیە دەستەی دەرەوەی ناوچەی جێناکۆک ئەمە لەلایەک دوو هەموو فراکسیۆنەکانی کورد لە بەغا سەرۆکایەتی کۆمار لەگەڵ هەموو وەزیرەکان و مدیر عامەکانی کورد وەکو حکوومەت لە بەغا بەڕاستی ئەبێ تەنسیق و هاو ئاهەنگی بکەن بۆ ئەوەی بەرگری لەوەی ماوەتەوە بکەن چونکە ئەوان بەردامەیان هەیە بە خشکەیی و لە ڕژێر سایەی هێزی سەربازی و پێشا شورتەی اتحادی وردە وردە لیان گەڕاوەتەوە لێشان زەوەکانی داگیر کردەوە لێشان لە مەحاکم و ئەوانەیە بەردەوامن هەوڵی ئەوە ئەدەن کە قەراراتەکانی مەجلسی قیادەی سەورە عەقدی عەرەبەکان ساری مەفعول بکرێ بەو قەراراتانەی کە لە وەختی سەدام و حیزبی بەحسە عەرەبەکان بۆ مەبەستی گۆڕینی دیموگرافی هێنراون دەیان بڕووبیانووی و فێڵی و سەغراتی قانونی ئەدۆزنەوە بۆ ئەوەی شەرعیەت بە خۆیان بدەن لەم سنوورانە و دیارە کوردیش نەدەسەڵاتی ئەمنی نەدەسەڵاتی ئیداری لەو سنوورانە نەماوە بۆیە کورد تقریبەن حەساو کە بێخاوەنە لەوێ ئەوەی هەیە قووەتی ذاتی جوتیارەکان خۆیانن کە لە هەندێک شوێن لێرە و لەوێ ئەتوانن بەرگری لە خۆیان بکەن بەڵام هەتا سەر ئەگەر بەو بێخەن بەڵام ئەمە چەندین ساڵە جوتیارانی کورد لە کەرکووک لە خانەقین حتا لە شنگاڵ و دەشتینەوە ئیشەیان دەکەن یعنی خۆیان دەپارێزن بە تایبەت دوای ئەوەی کە لە دام و دەستگاکان پاکتاویکردنی ئیداری دەستی پێکرد لەو ناوچەیە هەتا کەی ئەمە بەردەوام دەبیتن ئەمە هەتا ئەو وەختەی کورد بەگشتی خەمسارد بێ بەرامبەر قەزیەی خاک ئەگەر خەمسارد نەبێ هاو ئاهەنگیەک لە بەغا دروست دەکەن هەموو فراکسیۆنەکانی کورد لەوێ نزیکەی 60 ئەندام پەرلەمانمان هەیە لەگەڵ هەرچی وزەرا و جێگر ڕئیس وزەرا و وزارای خارجی و ڕیاسەی جمهوری کە کورد ئەمڕۆ پڕی کردێتەوە لەگەڵ هەرچی مدیر عام و بە کوردیەکەی پێکهاتەی کوردیە لە حکوومەتی بەغا بە یەکدەنگ بە یەک هەڵوێست دوو جارێ بێنە سەر خەت سەحب بکەن لە حکوومەتەکە لەسەر جێبەجێ نەکردنی مادەی 140
کە مادەیەکی دەستوریە کە دەستوریش باوکی هەموو قانونەکانە. جا ئەوان کە دەستور پێشێر بکەن قانونەکانی خوارەوە هەر بە ئاسانی قوت ئەدەن. هەر بۆ نمونە مەسەل ئەو سێ جوتیارەی ئەمڕۆ لە دێی مەنسوور کە لەگەڵ عەرەبە هاوردەکانە کە شاڵایان بۆ هێنرا بوو بووە شەڕیان، مثل سەربازە بێلایەن بێ، سەربازی هەموو پێکاتەکان بێ و ئەرکی پاراستنی سنوور بێت و خاک بێ لە تیرۆریستان و لە تێکدەران. بینی هێژای مەڵا حەسان ئەو وێنانەی کە دەبینی لە تەنیشتی خۆت نازانم سەرنجی دەدەیە یان نا. بەڕاستی ئەو وێنانە جوتیارانی کورد خەڵکانێکی بەتەمەنن، خەڵکانێکن لەسەر زەوی و زار بژێوی ژیانی خۆیان پەیدا دەکەن، یعنی دڵی بەشەری دێشینن. بەڕاستی ئینسان دڵی ئازار دەکە کە ئەوانە دەبینن، یعنی بە بێچەکە کابرا هاتووە بە هەمەڕ و بە زری پۆش بە چەکێکی زەبەلاحەوە و عەرەبی هاوردەی لەگەڵە دێت زەوی و زاری کوردان داگیر دەکا لەو ناوچەیە. یعنی بۆچی تا ئێستا و تا ئەم سەردەمە هێشتان کار بە بڕیارەکانی مەجلیسی سەوری عێراق دێتەکردن لەو ناوچانەی کە بەگشتی پێیان دەڵێن ناوچەی ناکۆکی لەسەر یان ژیمادە ئەسەد و چەند ئەگەرەکان چین؟ خاتونگیان ئەبێ ئەمە ئەو دڵژانکردنە ئاراستەی هەر سێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرێم بکەین، ئاراستەی هەموو ئەو کادر و کادرە ئیداری و پەرلەمانتاریانەی لە بەغا هەن ئاراستەی ئەوان بکەین، ئەوان دڵیان ئێش بکە. من و تۆ ڕاگەیاندکارێکی و منیش چالاکوانێکی بەرگری لە خاک دڵمان ئێش بکە، هەر ئەومان لەدەستێت و بە کامیرەکەت و منیش بە کوتەکەکەمەوە بڕۆمە مەیدان. بەڵام ئەوان خاوەن قەرارن، بەڵام ئەوان لە بەغا ئەتوانن کاریگەری لەسەر حکوومەت دادەن بۆی حکوومەت بێت بەندەکانی دەستور جێبەجێ بکە. و چەندین جار ئەوانیش چوونە بەغدا، هێژای مەڵا چەندین جار ئەوانیش چوونە بەغدا کە جەنابی سەرۆک بارزانی چووە بەغدا، جەنابی سەرۆک وەزیران چووە بەغدا، کە سەرۆکی هەرێم چووە بەغدا، هەمویان لەسەر ئەم پرسە قسەیان کردووە و هەموو جارێشکە لە بەرپرسانی بەغدا دەپرسی لە حکوومەت حتا بچووکترین کەسیان دەڵێن کار بە یاسا و دەستور دەکەین و ئامادەین بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان لە بنەڕەتدا و جێبەجێکردنی دەستور. بەڵام کە دێنەوە هەموو شتێکە خۆی و جاران خراپتریش لێ دێ. یعنی بەڕاستی بەغدا ئەو شوێنەیە کە یاسا و دەستور بەڵێنەکان جێبەجێ بکە، ڕێکەوتنەکان جێبەجێ بکە. من ڕێزم هەیە بۆ وتەکەی جەنابێت، احترامیشم هەیە بۆ هەر هەنگاو و بۆ هەر هەوڵێک بەو ئاراستەیە کە بچێت دیفاع لە خاک و ناوچەی جێناکۆک بکە. بەڵام من داواکارم پێشنیازێکەکەم بۆ هەموو دەسەڵاتدارانی کورد چی لە حکوومەتی هەرێم چی لە حکوومەتی عێراق یەک جار قاعەی پەرلەمان و قاعەی مەجلیسی وزەرایان چۆڵ بکردایە بیان و تایە ئێوە مادەی 140 جێبەجێ ناکەن. چەندین جار بینیمان لەسەر بوجە و موچە کە زۆر زەرور و شتی ژیاری حیاتین دەستیان خۆش بێ مقاتعەی کۆبوونەوەکانیان کرد. یەک جار لە مێژووی حکوومەتی هەرێم لە بەغایە با هۆڵی کۆبوونەوەکان چۆڵ بکەن وەکو فشارێک لەسەر حکوومەتی عێراق بۆ جێبەجێکردنی مادەی 140 کە مادەیەکە بەڕاستی دیفاع لەوە ئەکا کە ئەرز و خاک و دێهاتەکانی کورد و ملک و ماڵی کورد بگەڕێتەوە بۆ خەڵکی هێژای مەڵا حەسان سەربێ خفتنە جەنابێ هەوا پێشترژی ینی جەنابی سەرۆک وەزیران بڕۆنی و زەڵالی ئەوەی گوت کە بە هیچ شێوەیەک دەستبەرداری کەرکووک و مادەی 140 نابین. مادەم وایە کە جەنابیان دەڵێن بە هیچ شێوەیەک دەستبەردار نابین و لە پەرلەمانی عێراقیش فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی جێگیری سەرۆکی پەرلەمان کە چەندین جار خۆی خەڵکی کەرکووکە هاتوو گوتی ئەم کێشەیە لە بنەڕەت لە ڕێی یاساوە لە پەرلەمانی عێراق چارەسەر دەکەین. بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە؟ لەبەرەوەی خاک یەکێکە لە بنەڕەتیەکانی نەتەوە. ئێمە گەر خاکمان نەمێنێ لەو سنوورە یعنی تر خەڵک تیش نامێنێ و هەڵبژاردن تیش نابێنێ، پێکاتەی حکوومەتی تیش نامێنێ، ئەمە لە ڕەشبینەوە سەرچاوە ناگرێ. بەڵام لە بێخەمی و لە خامساردی تاکی کوردەوە سەرچاوە ئەگرێ. ئێمە بەڕاستی لێرە و لەوێ هەندێک قسە ئەکرێ و هەندێک بەیان نامە دەرەکرێ، بەڵام ئێمە کردارمانەوێ. هەموو شتێ بە کردار جێبەجێ ئەکرێ، هەموو شتێ بە
پلان و بەرنامە ڕێژی و کارکردن جێبەجێ کرێ. ئێمە خەڵکی ئەو سنوورانە من دێکەی خۆم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە داگیر کراوە 3600 دۆنمە لەگەڵ سێ دێی خواری خۆشم کە دێی ئاوایی نەقیە و لەگەڵ جنگڵاوە و دەیەکی سەروی خۆمیش کەیساکە کێشەکەی تا دروست بۆ ئاوایی منسوور نێزیگی 7 تا 8,000 دۆنمە تا ئیسا بە کردداری یعنی هەنگاوێکی جدیم نەبینی لە مەحاکمە یعنی من ڕاستە مەسەر کاک شاخەوان عەبدوڵاتێتە سەرخەت کاک خالید شوانی دێ سەردانیمانەکا لە دێهاتەکانە کاک فڵان تێ ئەوە ئەکا ئێمە کاک مەراکەریم پاڵپشتیمان ئەکا ئێمە نمەک حرام نیمان ئەوانە لە بەرچاو ئەگرین بەڵام ئێمە کاری جدیمان ئەوێ بەڕاستی لژنەیەکی قانونی مافپەروەرمان ئەوێ تەشکیلی بکە حکوومەتی هەرێم و کاربەدەستەکانی حکوومەتی عێراق لە کورد بۆ ئەوەی لە مەحاکمە دیفاع لە جوتیارێکی هەژار بکرێ دیفاع لە سێ کوڕی نەکبەتی ئاوایی منسوور بکرێت دەر ڕۆژەوە حاکم تەوقیفی بۆ بڕێتەوە دیفاع لە کابرایەکی وەک براکەی من بکە 6 دۆنم زەوی لەلایەن سەباح عەوادەوە بە فێڵ و فەرەجی قانونی لێیان داگیر کراوە من ئەوەمە ئەوێ خاتونگیان ئەوەی سە من لێرە لە کەناڵەکەی تۆوە 1000 جار قیڕانمانەوە هاوارمان کردووە بەڵام ئەمە بە چییە ئێمە ئەگەر لەسەر ئەرزی واقع بەرنامە ڕێژی نەکرێ لە ڕووی قانونیەوە لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی دیبلۆماسی و حکومەتداریەوە پاڵپشتی لە ناوچەکە نەکرێ بەڕاستی من خۆم گەشتبینم پیاوێکم باوەڕم بەوە وایە کورد شاڵاوی ئاشووری و کلدانی و ئەکەدی و شاڵاوەکانی عوسمانلی و تورک و فارس لە ناوی نەبرد ئەمەشە لە ناوی نابە بەڵام عەزیەتی ڕۆژمەڵە حەسەن پرسیاری کوتای مەگەرەزیەت نەبێ سپاست دەکەم بەو هزرە شۆڤینیەی لە عێراق هەیە بەو خوسەپاندنەی زۆرینە کە لە عێراق هەیە جەنابتان بڵێم هیچ ئومێدێکتان هەیە ڕۆژێک لە ڕۆژان یعنی بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەرەوە و کار بە یاسا و دەستور بکرێ لە عێراقا کەی ئێمە خاوەنمان بۆ پیا بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕیاسەی هەرسێ سەرۆکایەتیەکە لە ڕیاسەی جمهوری لە وەزیرەکانی کورد لە عێراق لە فراکسیۆنەکانی پەرلەمانتار کەی کۆبوونەوەیەکی گشتگیری تایبەتی بە ناوچە جێناکۆکانیان کرد بەڵێ وەختە ئومێدمان هەیە وەلو ئێمە خۆمان ئومێد بڕاو نیمان دیفاع لە خاکی خۆمانەکەین بەرگری ئەکەین هەتا ڕوح و نەفەسمان تیاما بێ بەڵام بە بێخاوەنی ئێمە لاواز دەرەکەوین وردە وردە ئەوان هەنگاو بە هەنگاو دێنە پێشەوە بە عەسکەر و شورتە ئەمانگرن بە مەحاکم و بە قانون ئەرزەکانمان لێ وەرەگرنەوە هەنگاو بە هەنگاو بەڵام ئێمە تا بە زەبری هێز پاشەکشەمان پێ نەکەن پاشەکشەمان نەکردووە بۆیە ئومێدمان وایە هەموو تاکێکی کورد ڕێکخراوەکان مەلایانی ئاینی مافپەروەران دەوڵەت مەداران فراکسیۆنەکانی کورد لە بەغا هەموو ناکۆکەکانتان کاکە بخەنە لاوە وەرن لەسەر خاکێک دەنگ بن یەکگرتوو بن خاکمان نەمێنێ هیچمان نامێنێ جا بۆیە مەسەری ساکەیمە ململانەیەکەین لە مووسڵ و لە کەرکووکە لەسەر پێکێنانی حکوومەتی مەحەلی بەڵام بۆ لەبەرەوەی نوێنەرمان هەیە لەوێ لەبەرەوەی خەڵکمان لەوێ هەیە بەڵام بم ئاراستەی ئێستا بڕوا کورد زەعیف بێت لەوێ نوێنەرەکانمان زەعیف بێت و تەشکیلە و بەشداری چی حکوومەتێکی مەحەلیەکەی جا بۆیە ڕجاو داوامان وایە ململانەکان بخەنە لاوە بە یەکدەنگ بە کوردانە بە هەڵوێستێکی مەردانە بەرگری لە ناوچەی جێناکۆک بکەن لە خاکی کوردان بکەن کە عەرەبی تەعریب بە پاڵپشتی شۆڤێنێتی عەرەبی ڕۆژ لە دوای ڕۆژ لە داگیرکاریاتان باشە هێژێ مەڵا حەسەن محەممەد ئەندامەیە پێشتری ئەنجومەنە پارێزگەها سەلاحەدین ژێ سلێمانیە زۆر سپاس دەکەم.